بۆ پەرلەمانی کوردستان لیژنەی کۆمەڵگەی مەدەنی ئەنجومەنی وەزیران فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان بابەت یادداشتنامەی ناڕەزایەتی بەشێک لە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بە پشتبەست بە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 یاسای ڕێکخراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان بەپێی استراتیژی کارکردنی فەرمانگە لەژێر ڕۆشنایی ئەو یاسایە کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە و هەروەها پەیڕەوی ژمارە 4 تایبەت بە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان کە پێکاتە و ئەرک و بەرپرسیارەتی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان دیاری دەکات کە لە 7 خاڵە خۆی دەبینێتەوە. لەم 7 خاڵەدا فەرمانگە توانیوێتی تەنها لە یەکەم خاڵ کە پەیوەندی بە تۆمارکردنی ڕێکخراوەکانەوە هەیە چالاک بوو، لە 6 خاڵەکەی تر سست بووە وەک پێویست ئەرکەکانی جێبەجێ نەکردووە. ئەو کارە ژوای کردووە کە بۆتە هۆی کەمبوونەوەی ئەو خزمەتگوزارانەی کە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. لاوازی ئەدا و ناچالاکی و کارنەکردنی وەک پێویستی فەرمانگە لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی ئەم چەند خاڵەوە دەخەینە ڕوو. یەکەم، سەبارەت بە مادە 14 بڕگەی 4 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ئاماژە بەوە دەدات کە داهات و دارایی ڕێکخراوەکان لە هەموو باج ڕسوماتێکی گومرگی دەبەخشێن، بەڵام ڕێکخراوەکان ڕسومات و باجی داهاتی فەرمانبەران دەدەن. ئەمەش پێچەوانەی یاساکەیە. 2. ڕاگررتنی تۆماری ڕێکخراوەکان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران پێشێلی یاسای ژمارەیەکی ساڵی 2011. 3. وەرنەگرتنی راپۆرتی ساڵانەی دارایی و چالاکی لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ سڕکردنی کاروباری فەرمانگە و پەکخستنی کاری ڕێکخراوەییە لە هەرێمی کوردستان. 4. نوێنەکردنەوەی فەرمانی کارگەری ڕێکخراوەکان لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە پەکخستنی کاروباری ڕێکخراوەکانە لە بەڕێوەبردن و جێبەجێکردنی پرۆژەکانیاندا. 5. هەوڵێک هەیە بۆ سنووردارکردن و دابەشکردنی دەسەڵاتەکانی فەرمانگە، ئەمە ژوای کردووە فەرمانگە وەک پێویست ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات. 6. سەبارەت بە خزمەتگوزاریەکانی وەک کارەبا و تابلۆی هەڵواسرا و لەبری ئاسانگاری بۆ ڕێکخراوەکان، بەڵام هەموو ئەو نرخانەی کە بۆ کۆمپانیایەک یا دائیرەیەکی حکومی دیاریکراوە ڕێکخراوەکانیش پابەند کراون کە هەمان بڕەپارە بدەن. ئەمەش لەگەڵ یاساکە نەگونجاوە چونکە ڕێکخراوەکان قازانجنەویستن و ئەو داهاتەشی دەستیان نەکەوێت لە ڕێگەی بەخشەرە ناوخۆی و نێودەوڵەتەکانەوە سەر لەبەری بۆ خزمەتی کۆمەلگا و پێشکەشکردنی خزمەتگوزارەکان خەرج دەکرێت. 7. سەبارەت بە خاڵی دووەم و پێنجەمی استراتیژی کارکردنی فەرمانگە کە دەڵێت دەبێت فەرمانگە ڕێکخراوەکان بکات بە شەریکی ڕاستەقینەی حکومەت و نێوانی دامەزراوە حکومیەکان و ئەو ڕێکخراوانەی کە لە بواری پەیوەست بەکاری ئەو دامەزراوانە کار دەکەن پەیوەندیان پتە بکات بە ئاراستەی کاری پێکەوەی فەرمانگە ئەو ئەرکەشی جێبەجێ نەکردووە. بە نمونە وەزارەتە پەیوەندیدارەکانی تایبەت بە ڕێکخراوەکان وەکو وەزارەت و دەستەکانی پەروەردە، تەندروستی، ڕۆشنبیری و لاوان، ئاوادانکردنەوە و کاروباری کۆمەڵایەتی و کشتتوکاڵ و دەستەی ژینگە و دەستەی مافی مرۆڤ. 8. لە خاڵی چوارەمی استراتیژی کارکردنی فەرمانگە داوا دەکات فەرمانگە پەیوەندی نێوان ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ڕێکخراوە لۆکاڵەکان دروست بکە، بەڵام فەرمانگە ئەم کارەشی نەکردووە. لە خاڵی شەشەم باس لە دروستکردنی پەیوەندی نێوان کەرتی تایبەت و کۆمپانیاکان و ڕێکخراوەکان دەکات، بە هەمان شێوە فەرمانگە ئەم خاڵەشی جێبەجێ نەکردووە. لە خاڵی حوتەم دەبێت فەرمانگە لە کۆبوونەوەی دەوری فەرمانگە دەبێت کۆبوونەوەی دەوری هەبێت بۆ ئەوەی گوێ لە کێشە و گرفتەکانی ڕێکخراوەکان بگرێت، بەداخەوە فەرمانگەم خاڵەشی جێبەجێ نەکردووە. بەدەر لەو خاڵانەی کە باسمان کرد لە ڕاستیە کۆمەڵی خاڵی زیادکراوی تر کە تایبەتە بە ئەو کێشە و گرفتانەی کێنە بەردەم ڕێکخراوەکان کە خۆی لە 3 خاڵا بینێتەوە. فەرمانگە لە کۆی ئەو ڕووداوانەی کە بەسەر ڕێکخراوەکان هاتووە لە ماوەی ڕابردوودا بە ئێستاشەوە هیچ هەڵوێستێکی نەبووە بگرێت لە بەرامبەر زۆرینەرشیان نەک هەر بێدەنگ بووە، بەڵکو بە ئاگاش بۆلیان بە نمونە لێدان و ڕەفاندن و دەرکردنی چالاکەوانان لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا دەرکردنی ڕێکخراوێک لە شارێک بۆ شارێکی تر. فەرمانگە ڕۆڵی نەبووە لە بەهێزکردنی پەیوەندی ڕێکخراوە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان، ئەوەی دەبینرێت لە ئێستادا ڕێکخراوە عێراقیەکان دەورێکی کاریگەریان هەیە لە هەرێم لە بەدەستهێنانی فەند لەو ڕێکخراوە تۆمارە عەرەبیانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان پارە دەبەخشن. فەرمانگە بێدەنگە لە هەموو ئەو ڕێکەوتن نامەژێربەژێرانەی کە لەلایەن وەزارەت و هەندێک ڕێکخراوی حیزبی ئەنجام دەدرێت کە بەپێی یاسا دەبێت لە ئاگادارینامەیەکی ئاشکرادا ڕابگەیەنرێت، ڕێکخراوەکانی تریش بۆیان هەبێت بەشدار بن. بۆیە ئێمە لە ڕێگەی ئەم یادداشتەوە هەرێک لە لیژنەی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆشنبیری لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان ئاگادار دەکەینەوە و ئەم بەرچاوڕوونیە دەخەینە ڕوو تا لە ڕێگەی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە بینینە پای ئەو ئەرک و ڕۆڵانەی وەکو لە یاساکە بۆی دیاری کراوە جێبەجێ بکات و کاری جددی لەسەر بکە، بارودۆخ نەکات بە بەهانە بۆ ئەوەی ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات. بە مەبەستی چالاکردنی
فەرمانگە ئێمە وەکو ئەو ڕێکخراوە و کەسایەتیانەی کە لە خوارەوە نامان واژۆ کردووە ئەم داواکاریانە ئەخەینە ڕوو. یەکەم، لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی دەبێت چاودێر بێ بەسەر ئەرکەکانی فەرمانگەوە. دەبێت فەرمانگە کار بکات بۆ نەهێشتنی ئەو ڕوسومات و باجانەی کە لە فەرمانبەرانی ڕێکخراوەکان وەردەگیرێت. هەرچی زووە کار بکرێت بۆ هەڵوەشانەوەی بڕیاری ڕاگررتنی تۆماری ڕێکخراوەکان بەو شێوەی لە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 دیاریکراوە. کار بکرێت بۆ چالاکردنی نوێکردنەوەی فەرمانی کارگەڕی لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانەوە. کار بکرێت بۆ وەرگرتنی راپۆرتی دارایی و چالاکی ساڵانەی ڕێکخراوەکان. فەرمانگە دەبێت ڕۆڵی هەبێت لە دابینکردنی خزمەتگوزاری بێبەرامبەر بۆ ڕێکخراوەکان. فەرمانگە دەبێت ڕێگر بێت لە بەردەم فەرمانگە دەبێت ڕێگر بێت لە هەر ڕێکەوتنێکی نهێنی و ژێربەژێری وەزارەت و ڕێکخراوە و لایەنەکانی تر. گەر کارێکی لەو شێوەیەش هەبێت دەبێت ئاگاداری فەرمانگە و ڕێکخراوەکان بێت. هەبوونی نوێنەرێک یا ئۆفیسێکی فەرمانگە لە شار و شارۆچکەکان تا بە ئاگا بێت لە تەواوی ئەو کار و چالاکیانەی کە ڕێکخراوەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئەنجامی دەدەن. ئەگەر ئەوەش نەکرێت دەبێت سیستمی ئەلکترۆنی بۆ تۆمار و هەموو کاروبارەکانی تر چالاک بکرێت. هەرچی زووە کارکردنی فەرمانگە لەسەر تەواوی ئەو خاڵانەی کە لە استراتیژی یاساکە بۆی دیاری کراوە. فەرمانگە دەبێت کۆبوونەوەی وەرزی یان ساڵانەی هەبێت لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تا لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتی ڕێکخراوەکان بێت. بەشێک لە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان 6 دەی 2020